لە بەغدا و ئومید سڵاوت لێبێ بڕیار بکە ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی عێراق بکرێت زانیاری زیاترمان بیتەوە لێوبارەوە بۆچی دواخراوە. بەڵێ زرێ بارسڵاو لێبێ وەک بڕیار بوو کە ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان تایبەت بێ بە پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 کە و پرسەی ماوەی 2 مانگە سەرجەم لایەنە سیاسەکانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە، بەڵام بە بڕیارێک دوێن درنگانێکی شەوی ڕابردوو بڕیاردرا کە ئەو دانیشتنە دوا بخرێت بۆ چوارشەمەی داهاتوو بۆ پێی کە لایەنە سیاسەکان تا ئێستا نەگەیشتنەوە ڕێککەوتن بە پێ و زانیاری نەیەمەوە کە لە چەندەم پەرلەمانێکمانەوە وەرگردووە و بە تایبەتیش من پێشەوەی پێم پاشی ڕاستەوخۆ لەگەڵ ئەشواق جاف ئەندامی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە قسەم کرد ئاماژەی بۆ کرد کە گۆڕینی خشتەی کار یاخود دواکەوتنی دەنگدان لەسەر بودجە بۆ ئەوەیە کە مۆڵەتی زیاتر بدرێت بە لیژنەی دارایی بۆی بە شێوازێک پرۆژە یاسای یاخود ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 دابڕژێتەوە کە جێی ڕەزامەندی سەرجەم لایەنە سیاسیەکان بێت. زرێ بار ئەوەی هەیە لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 وەیە کە لە ئێستادا کورد ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا خۆی بە مەغدور نازانی بەو پێی کە جێگای کورد یاخود پشکی کورد لە سەدا حەفتەکە بوو دیاری کرابوو لە پرۆژە یاسای بودجەی ساڵ 2016 بە هەمان شێوەی ساڵی 2015 بەڵام لە ئێستادا کەمکردنەوەی پشکی هێزەکانی پێشمەرگە بۆتە جێی نیگەرانی لایەنە سیاسە کوردیەکان بە تایبەتی فراکسیۆنە کوردیەکان و دووشەوی ڕابردوو دوای ئەوەی کە لە لەگەڵ دەستەی سیاسەرۆکایەتیەکەدا لایەنە سیاسیەکان کۆبوونەوە دوابدای کۆبوونەوە لەگەڵ ئارامی شێخ محەممەد سەرجەم سەرۆک فراکسیۆنە کوردەکان کۆبوونەتەوە باسییان لە پرسی بودجێ حاکمە کردووە کە تایبەتە بە پشکی گەنم و دەرمان و چەند پرسێکی دیکە کە دەرەوەی پشکی هەرێمی کوردستان لە دەرەوەی سەدا حەفتەکەیە لە ناوەوەی سەدا حەفتەکەش پشکی پێشمەرگە ئەگەرچی لە ئێستادا تا ئێستا سێ پرۆژە یاسا یاخود سێ پێشنیار پێشکەش دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی دارایی کراوە سەبارەت بە پشکی پێشمەرگە بەڵام تا ئێستا اتفاقێکی لایەنە سیاسیەکانی لەسەر نییە لەسەر ئەو پشکە و ئەمەوێش بڵێم زرێ بار لە ماوەکانی ڕابردوودا ئەبوو مادی مهندس کە کەسی دۆمینا و حەشدی شابیە سەبارەت بە پشکی حەشدی شابی چۆتە لیژنەی دارایی کۆبەتەوە لەگەڵ ئەندام پەرلەمانەکان بە پێوتەکانی ئەحمەی حاجی ڕەشید بێ ئەو داوای پشکی پێش حەشدی شابی کردووە بەڵام تا ئێستا هیچ بەرپرسێکی باڵای کوردی لە هەرێمی کوردستانەوە ئەو وەفدەی کەوا بڕیار بوو لە ماوەی ڕابردوودا بێتە بەغدا نەهاتۆتە بەغدا و ئەمە شوای کردووە کە لایەنە سیاسە کوردەکان تا ئێستا لەسەر خۆیان نەگەنە ڕێککەوتن یاخود متفق لەسەرەوە نەبن کە ئایا دەنگ بە پرۆژە یاساکە دەدەن یاخود نا بۆ پێی کە تا ئێستا دڵنیایەک نییە لەسەرەوەی کە لە سەدا حەفتەکەی هەرێمی کوردستان نێرێ بۆ پێی کە لە ساڵی 2015 ڕێککەوتنێک لە نێوان بەغدا و هەرێمدا هەبوو لەسەر یاخود ڕێککەوتنە نەوتەکەی نێوان هەرێم و بەغدا پابندبوون بەو ڕێککەوتنە دەبوو 550,000 بەرمیل لە ڕۆژێکدا هەرێمی کوردستان بینێرێ لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ لە بەرامبەردا پشکی لە سەدا حەفتەی پێ بدرێ بەڵام تا ئێستا ڕێککەوتنە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و ساڵی پاریش پشکی هەرێمی کوردستان لە سەدا حەفتە نێنێردرا بۆیە لە ئێستادا دڵنیایی ئەو تۆ نییە لەسەرەوەی کە ئایا بەغدا پابند دەبێت لەو سەدا حەفتەیە بۆ بنێرێتە هەرێمی کوردستان. ئەمەوەش بڵم زرێ بار لە ئێستادا هەوڵێک شەیە هەر بە پێیوتەکانی ئەحمەی حاجی ڕەشید کە بڕیاردەری لیژنەی دارایی ئەوەیە کە 163 ئیمزا کۆ کراوەتەوە بۆی کە پشتی هەرێمی کوردستان لە سەدا حەفتەوە دابەزێت بۆ لە سەدا سیانزە ئەمەش کێشەیەکی دیکەیە کە لە ئێستادا ڕوبەڕووی لیژنەی دارایی بۆتەوە و هەوڵێکی سەرەتایە بۆ کەمکردنەوەی پشتی هەرێمی کوردستان لە سەدا حەفتەوە بۆ لە سەدا سیانزە هەڵبەتە ئەم هەوڵە لەلایەن فراکسیۆنە شیعەکانەوە ئیمزای زۆربەی فراکسیۆنە سونەکانشی تێدا بۆی کەمکردنەوەی پشتی هەرێمی کوردستان تا ئێستاش هەر پێنج فراکسیۆنە کوردیەکە لەسەر ئەو بابەتە هیچ دەنگێکی یاخود هیچ بەیاننامەی چاوبەشیان نییە لەسەر ئەو هەوڵدان بۆ کەمکردنەوەی ئەو پشکە ئەگەر چی ئەمە من لە ماوەی ڕابردوودا راپۆرتم لەسەر ئەو بابەتە کردووەوە لێکۆڵنەوەشمان لەسەری کردووە کە ئایا ئەو هەوڵایە بەڵێ بەجددی ئەو هەوڵە لەلایەن فراکسیۆنە شیعەکانەوە دراوە بۆ کەمکردنەوەی پشتی هەرێمی کوردستان لە سەدا حەفتەوە بۆ لە سەدا سیانزە بەڵام تا ئێستا ئەوە یاخود ئەو کەمکردنەوەی لەسەر ڕەشنووسی بودجێی ساڵی 2016 جێگیر نەکراوە تا ئێستا پشتی هەرێمی کوردستان لە سەدا حەفتەیە بەڵام کەمکردنەوەی پشکی پێشمەرگەوە کەمکردنەوەی بودجێی حاکمە کە تایبەتە بە پارەی نەوت و یاخود بە پارەی گەنم و دەرمان کە لە دەرەوەی لە سەدا حەفتەکە بۆ هەرێمی کوردستان وا بڕیارە بنێردرێ تا ئێستا دەستکاری نەکراوە لە ناو ڕەشنووسی بودجێی ساڵی 2016 هەیە بەڵام تا ئێستا کورد یاخود یەک هەڵوێست نییە بەیاننامەی چاوبەشیان لەسەر ئەو بابەتە دەرنەکرەوە دڵنیاشنی لەوەی ڕۆژی چوارشەمە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 دەکرێت یان نە. یەکشت ماوە زێبار بیڵێم ئەوەیە کە ئەگەر بێت و ڕۆژی چوارشەمە دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجێی ساڵی 2016 نەکرێت ئەوە دانیشتەکانی پەرلەمان درێژ ئەکرێتەوە بۆ ڕۆژی پێنجشەمە و ڕۆژانی دواتر ئەگەر بێت و دەنگدانشی لەسەر بکرێ و پەسەند بکرێ ئەوە بەپێی یاسا پەرلەمان دەکەوێتە پشوویەکی فەرمی خۆیەوە کە
ماوەیەکی درێژ لە پشودا دەبێت و دەبێت لە هەموو کاتەکاندا پێش سەری ساڵ پرۆژه یاسای بودجێ ساڵی 2016 پەسەند بکرێ و لایەنە سیاسەکان لەسەری متفق بن و لە ئێستادا لایەنی شیعە و لایەنی سونە لەسەر ئەوە ڕێکەوتون کە دەنگدان لەسەر پرۆژه یاسای بودجێ ساڵی 2016 بکرێت ئەگەر چی لەسەر ناوەڕۆکی بابەتەکان سونە هەندێک ناکۆچی هەیە بەڵام بەپێی ئەو زانیارانەی ئەمە سەرکردایەتی سونە لە دوێنێ شەوە توانیانە جۆرە ڕێکەوتنێک یاخود لە دوڕۆژی داهاتوودا زنجیرێک کۆبوونەوە لەگەڵ لایەنە شیعەکان دەکەن بۆی کە پشتی ئەوان سەبارەت بە ئاوارەکان و پشتی ئەو پارێزگانەی کە پرۆژێرخانی ئابووریان دابەزیوەتە خوار سفر وەکو پارێزگای سەلاحەدین داواکاری سونەکان ئەوەیە کە پشکە لە پرۆژه یاسای بودجە زیاد بکرێ و تا ئێستا اتفاقێکی مەبدەئی هەیە لە نێوان لایەنە شیعەکان بۆی کە زیادکردنی ئەو پشکە بۆ سونە زیاد بکرێ بۆ پێی کە ئەو شارانە شەڕی داعشی تیاکراوە دەبێ دووبارە نوێژەن کردێتەوە بەڵام لەسەر پشکی پێشمەرگە تا ئێستا لایەنە سیاسیەکان متفق نین و من دوێنێ لەگەڵ شاخەوان عەبدوڵڵا کە ئەندامێکی لیژنەی ئەمن و بەرگریە لە پەرلەمانی عێراق پرسیاری ئەوم کرد کە ئایا بۆ هێزی پێشمەرگەی کراوە ئاماژەی بۆ کرد کە 3 پێشنیار خراوەتە بەردەست لیژنەی دارایی کە 2 پێشنیاریان لەناو لیژنەکە ئەنداما هەر 4 ئەندام کوردەکە پێشکەشیان لیژنەی دارایان کردو بەڵام تا ئێستا اتفاق لەسەری نییە و ئەگەر بەم شێوازەش بڕوا ئەگەری ئەوەی هەیە کە کورد دەنگ لەسەر پرۆژه یاسای بودجێ ساڵی 2016 نەدا ڕۆژی چوارشەممە بەڵێ زرێبە بەڵێ زۆر سپاس بۆ ئەمێز محەممەد بەرپرسی نووسنگەی NRT لە بەغدا لەگەڵمان